بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشی ئێوە بەڕێزان بێت. خۆشەویستان، هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەرنامەی ئەم جارەیشمان توێژینەوەیکی تازە، توێژینەوەیکی نوێیە. تقریبا ئەتانین بڵێن کە کەمتر یا باسێکی وا لێ نەکراوە. ئەویش ئەوەیە کە کەسێک یا کاتێک کە جەڵدەی دڵ، سەکتەی دڵ ڕووەدا، کاتەکەی احتماڵی هەیە یا لە ڕۆژە بێ یاکو لە شەوە بێت. بەڵام ئەم تاقیقاتەی کە ئەم تیمە تاقیقاتێک کە تیمێکی زۆر گەورەیشە، زۆر وەسیع بوو، گەیانێ لە متخەسیسی قەلب و ئوروخە و تا متخەسیسی مولوکولگەر و ئازمایشگاگەر مولوکولی کولەن بەشدار بووگە، وایان نیشانداوەکە ئەگەر سەکتەی دڵ لە شەوە ڕوو بدات، ئاساری کە تەخریبی بەجێتێڵێت کەمترە لەوەی کە ئەگەر ئەو سەکتە لە ڕۆژە ڕوو بدات. دیارە کاتێک کە سەکتە ڕوو ئەدات، بەشێک لە دڵ تر بە وەسعەت ئەو سەکتە چەندێک مەوجەکەی بێت، بەشێک لە دڵ تقریبەن خاسیەتی خۆی لەدەستا، دەتوانین بڵێن وەکو بەشێکی مردوو، ێتر ناتوانێت کاراییکی نییە، ئاوای بەسەر دێت. ئەوەی کە مشاهدە کراوە، بینراوە کە ئەوانەی کە لە شەوە تووشی ئەم حەمڵەی قەلبیە یا سەکتەی دڵ ئەبن، ئەو عوارزە، ئەو تەخریبگەرە زۆر کەمترە لەو کەسانەی کە بە ڕۆژە تووشی سەکتەی دڵە بن. ئەمە وەکو پێشفەرزێک کە ئیسباتیش بوو، بەڵام بە شۆن هۆکارەکەی نەگەڕابوون لە ساڵانی پێشووە ئیسبات شدە بوو، یانێ سابت بوو. بەڵام ئەوەی کە هۆکارەکانی چییە، ئەو تیمە تاقیقاتیە بە دوای ئەودا گەڕاوە. هەوڵیشمان داوە کە بە زمانێکی سادە ئەو نەتیجەی تاقیقاتە، چونکە لە چەند بەشەکراوە، ئێمە تاو حەدەی کە بۆمان ئیمکانی هەیە بە زمانێکی سادە پێشکەشی ئێوە خۆشەویستانی بکەین. دیارە هەر لە راپۆرتەکەەوە دەست پێەکەین کە خۆیان وتیانە بۆچی شدەتی ئەو سەکتەی دڵە یا ئەو حەملەی قەلبیە لە شەوە کەمترە. خۆیان وتیانە ماوەی کە ئەوە دیاری کراوە ئەو حەمڵەگەر قەلبیە لە بەیانیانە زۆر شەدیدترە، یانێ بەهێزترە لەباری تەخریبیە و نە لەباری قودرەتە، و لەوەی کە ئەگەر لە شەوە ئەو حەمڵەی قەلبیە یا سەکتەی دڵە ڕوو بدات. پێشتریش کە ئەمەیان نەزانیگە نەوەساناتگەرێ بووگە لە تەنزیم هورمۆنگەرە، هورمۆنگەری کە بۆ ئیسترسە، بۆ فشار خوێنە، ئەمانە پێشتر دەستنیشان کرابوون کە مەسەڵەن میزان تەرەشحاتیان لە ڕۆژ یا لە شەوە چەندێکە، بەتایبەت ئەو هورمۆنگەرە کە ڕەبتیان هەیە بە ئیسترسە و کۆنتڕۆڵی فشار خوێنەکان، ئەوانە بەڕەسی کرابوو. ڕیتمگەرێک بوو کە بە ڕیتم شەوانە ڕۆژیان وێت، ئەوەی کە ساعەتی فیزیۆلۆژیکی یا بیۆلۆژیکی بەدەنی پێئێژن، ئەو تەنزیمات هورمۆنیە کە لە ساعاتێکی مشەخەسە ئەو تەرەشحاتە زۆرترە نسبەت بە کاتەکانی تر. بەڵام ئەمە خۆیان وتیانە کە ئەمە تەنیا هۆکار نییە و بە دوای هۆکارەکانە گەڕاگەن، وزانین ئەو بابزین ئەو هۆکارانە چین کە ئەم تاقیقات و توێژینەوە تازەیە توانیویانە بیدۆزنەوە. یەکەم شت وەڵامی ئیمنی، یانێ ئەوەی کە بە پاسۆخگەر ئیمنی مربوطە. کاتێک کە حاڵەتێک لە شەڕ ڕوو ئەدات، ئتفاقێک کەفێت، پێشەوەی کە دەوا دکتۆر پزیشک ئەمانە بێت، خودی لەشەکە واکنش نیشانەدات، یانێ وەڵامەداتەوە. بۆیە ئەمان لەو بەشە بە دوادا چوونیان بۆی کردووە و زانیویانە کە ئەوەی کە بە وەڵامی بەرگری، وەڵامی ئیمنی بەدەن ئەناسرێت، پەیڕەویەکە لە ساعاتێک لەو کاتژمێرێکە لە لەشە هەیە بە کاتژمێر تەبیعی بەدەن یا ئەو کاتژمێرە بیۆلۆژیکیە، ساعات بیۆلۆژیکیە پێناسە ئەکرێت و ئەناسرێت. ئەوانەی کە لەم مەطلبە، ئەوەی کە لەم تاقیقان زۆر تاکیدی لەسەر کراوە، نوترۆفیلە. من بۆ بینەرانی خۆشەویستمان عەرز کەم کە نوترۆفیل هەر ئەو
خڕۆکە سپیانەس ئەو گولوبولە سپیانەس کە حازرترین یعنی حازر جواوترین ئەتان بڵێن لە لەشیشە حازر جواوترین قسمەتە لە لەشە ئەم خانگەر ئەم ملوکولگەرە کە ئەگەر ئیلتیهاب عفونەت یا حەوادثێک ڕوو بدات وەکو سەروازگەرێک کە ئامادەن لە سەریعترین زەمانە چۆن سرعەت واکنشیشیان زۆر تێن وارد عەمەڵە بن. پس نوترۆفیلگەر زۆر بەشێکن کە لە گلوبولگەر سفید گلوبولگەر سفیدیش یا ئەو خڕۆکە سپیانە کاری بەرگری دفاع لە لەشیان ها لە عوحدەیە. ئەوە هەیە لە بازێ لە ئازمایشگەریشە نوترۆفیل میزانەکەی چەندێکە نیشانە درگێکە ئەوە ئەگەر هەرچی بە هەر هۆکارێک کەسێکە توش نەخۆشی بێت بزانن ئایا عفونەت هەیە یانیە لە لەشی ئەو ئازمایشە ئەنجامە درگێت. معموڵەن ئەو نوترۆفیلگەرە ئەوەیشە بۆیان سابت بووگە کە لە ناو ڕۆژە یانێ لە بەیانیانە ئەو ئاسیبەی کە ئەیگەینن بە ئەندامەکان زۆرترە. ئەمە معنی چۆنە؟ معنی ئەوەیە کە ئێمە وتمان نوترۆفیلگەر سەریعترین سەروازگەر دفاعی لەشن، ئەمانە زوو وارد عەمەڵە بن، بەڵام ئەو دفاعیانە شێوەیەکی جۆرەیەکە کە هەم چۆنکە میکرۆبەکان ئەتانن بخۆن و ئەو واکنشگەرە کە هەیەە ئەتوانێت واکنشگەرێکی ئانزیمی بێت، جیا لەوەی کە منافعێکی هەیە بۆ لەش ئەتوانێت ئەسەراتێکی تەخریبیشی بێت. ئەوە یەکە لە ڕۆژە ئەم ئەسەرە زۆرترە. لە درێژەی تاقیقاتەکەیشە خۆیان کە تەوزیحیان داگە و کەسانە تاقیقان بۆچی لە ڕۆژە زۆرترە لە شەوە کەمترە کە حتممە ئەگەر ئێمە ئەگەین پێ بە درێژێ بە پلە بەپەی ئەو راپۆرتەی کە لە مەجلەی بێداشتی خۆیان چاپیان کردووە بڕووینە بەرەوە. ئەڵێن کە متخەسسانی قەلب و عروق نوترۆفیلەکان یعنی هەر ئەو خڕۆکە سپیگەرە بەهۆی ئەوەی کە سرعەت عەمەڵیان هالە زۆرە سرعەت عەمەڵیان زۆرە بە خێراییکی زۆرەوە تێنە ناو واکنش، بەڵام کاتێککە بەرگریشەکەن لە عفونەت یا ئیلتیهاب یا حاڵەتێکی ناخواستە لە لەشە لەو فەرایەندە ئەمانە تەخریبگەرێکیش وارد دەکەن، یانێ کارەکەیان وایە کە جیا لەوەی کە ئەو مەزایایە هەیە حاڵەتێکی تەخریبیشی هەیە. یعنی تەخریبیەکە ئەوەیە کە هێرشەکەنە سەر سلولگەر خودی سلولگەر بێگانە و خودی پێکەوە یانێ وەکو ئەوەی تەڕ وشک پێکەوە ئەسووتێنن، ئەوەیە کە عوارزێکی تەخریبیشی هەیە. بۆیە هەرم متخەسسگەر قەلب و عروقا یەکێک لەوانە کە سەرپەرستی تیمەکە زووتویە ئەم نوترۆفیلگەرە ئێمە توانین ناویان بنین کە سەربازانێکی پیادە یا نیرۆگەرێکی مخەڕەب، یعنی ئەوانەیە کە تەخریبەکەن و تەخریبچین. ئەوەیە کە ئەم گزارشە چۆنکە لەسەر ئەم نوترۆفیلگەرەسە کاتێکە گزارشەکە ئەڕووینە بەرەوە چۆنکە حاڵەتێکی دفاعیە یا تقریبا گزارشەکە وەکو گزارشێکی جەنگیە، یعنی ئەوەی کە لەشە چه اتفاقەکە فێ. دیارە هەموو کاتێک عفونەت و ئیلتیهاب نییە کە لە دەرەوە تێنە ناو لەش، مەسەڵەن لە سەکتە هەرم سەکتەی دڵە کاتێککە ڕوو ئەدات تووشی ئیلتیهابێک ئەبێت، ئەو ئیلتیهابە میکرۆبێ نییە کە لە دەرەوە هاتوێت، ئەوەیە کە پێ ئەڵێن ئیلتیهابی ئیستریل. ئەم نوترۆفیلگەرە لەم حاڵەتیشان یعنی لە حاڵەتێکە کە عفونەتێک لە دەرەوەی لەشەوە ناتووەوە هەموو شتێکە هەیە لە ناو لەشەو هەیەکە بە ئیلتیهابێکی ئیستریل و پاک ئەناسرێت، ئەمان واردی واکنشەون. یەکێکی تر لەو کەسانەی کە هەر لەم تاقیقاتە بووە مامۆستایەکی زیندەزانیە زیندەزانی سلولیە، ئەڵێت کە ئەم نوترۆفیلگەرە یەکەمین نیگابانان لەشن و هەمیشەش ئامادەن، یعنی ئەوە نییە کات و ساتیان بۆ نییە ئەگەر بۆ نمونە ڕۆژ شەو ئەوانە ئەوە نییە کە حاڵەتێکی ئیسراحەتیان بێت. هەروەها لە درێژەیە ئەڵێت ئەمانە بە هەموو شتێک شلیگەکەن تەقاکەن لە هەموو شتێک و بەشێکی زۆر گرانۆڵ سەمی لە محیط زیستیش ئازادەکەن. یەکێک لە خەواسێکە ئەم نوترۆفیلگەرە هەیەە ئەوەیە کە میکرۆبەکان یا ئەو عفونەتە یا ئەو ئیلتیهابەکە هاتووە ئەیخۆن. ئەو خواردنیانە یعنی ئەوەی کە ئەیان خۆن لە ناویان نەبن مەوادێکیش تەرەشحەکەن، ئەو مەوادیشە خۆی یەکێک لەو
جیا لەو عوارزەی کە نوترۆفیل عوارزێکی تەخریبی هەیە ئەو کە گرانۆلی سەمیەژن ئەوەی کە ئەو تەرەشحاتەیە کە تەرشح هەبێت و بۆ لە ناوبردنی ئیلتیهاب بۆ عفونەت ئەوانجی خۆی ئەتوانێت حاڵەتی تەخریبی بێت و هەروە ئشارەکەن کە هیچ تەبعیزێکیش قایل ناون لەم فەرایەندە سلولگەری سالم یا ئەو سلولگەرەی کە بۆ لەش هیچ زەرەرێکیان نییە بێ هیچ تەبعیزێ هەروای کە وتمان تەڕ و وشک پێکەوە ئەسووزن. یەکێک لەو مشکڵاتەی کە نوترۆفیلگەر هەیەە باوجود ئەوە کە خێراییان ها لەسەرەوە یەکەمین سەربازگەرن کە کاتێ ئیلتیهاب و عفونەتێک لە لەشە دروستە بێت هێرشە بن، بەڵام عوارزێکی تەخریبیشیان هەیە. بەڵام بۆچی شەو بۆچی ڕۆژ ئەمە چە ڕەبتێکی بە ڕۆژ و شەو هەیە؟ هەر ئەم دانشمەندگەرە خۆیان هاتوون بەڕەسییان کردووە. بەڕەسیەکەیشیان ئەوەیە کە حەمەڵاتی دڵ کە ڕوویداوە لە شەوە یا لە ڕۆژە ئەمانیانە جیا کردوێتەوە لەو کەسانی کە تووشی بوون پێشتر و میزانی ئەو نوترۆفیلگەریانە بەپێی ئەو ئازمایشگەرە کە ئەو مواردەی کە لە بەردەستیانە بووە تاقیقیان کردووە. ئەم متاڵعە تازە یەک ئەتای بڵێن کە دوو هەدەفی هەیە. یەکێکی ئەوە کە سەرنەخێکی تازەی داوەتە دەست کە بزانن بۆچی نوترۆفیلەکان لە ڕۆژە یعنی لە بەیانی تا ئێوارە هێرش بەرترن، زۆر تەهاجمیترن. یەکێک لە هەدەفەکانی ئەم متاڵعە ئەوە بوو کە بزانن بۆچی ئەم نوترۆفیلگەرە لە شەویشە ئەگەر کەسێک لە شەوە توش نەخۆشی بێت نوترۆفیلەکان تێ، بەڵام بۆچی ئەو قدرت تەخریبیانە خراوکردنیانە لە ڕۆژە زۆرترە. ئەوە یەکێک لە هەدەفەکانی ئەو متاڵعە بووگە. دووەمیش ئەوەی کە بزانن ئەتوانن تەغییراتێک دروستکەن، مەسەڵەن لەو شەو ڕۆژ و ئەمانە تەغییراتێک دروستکەن کە بتانن ئەم حرەکەتە ئەم هینە ئیسلاحکەن بۆ ئەوەی کە ئەگەر مەسەڵەن ئیلتیهابێکی ئیستریل غێرە عفونی وەکو ئەم حمڵەی قەلبیە ئەگەر ڕوویدا ئەو ئاسیبە کەمتر بێت، یانێ بافتەکە کەمتر بێت. ئەوە وە ئەڵێت کە ئیسە کە ئەگەر قدرت تەخریبیان لە ڕۆژە زۆرترە حاڵەتێک دروست بێت کە وەکو ئەوە کە سەریان لێ بشێگێت کە ئەگەریش ڕۆژ بێت ئەوان وە بزانن شەوە و ئەو قدرەتە تەخریبیە کەمتر بێتەوە. من حتممە چونکە تاقیقاتی ئەوانە بۆچی شەو کەمترە تەخریبەکە ڕۆژە حتممە پێگەین. بەڵام ئەوەیە کە ئەگەر ئەم دوو هەدەفە کە خۆیان وتویانە خولاسێکەنەوە ئەمەسەکە ئێژن ئاموزشی و تەدریبی سەربازگەرێکی پیادەست بۆ ئەوەی کە ئەو ئاسیبگەریشە کە ئەیگەنن بێتە خوارەوە. یعنی هەدەفی ئەو متاڵعە کە زۆر مهمیشە بۆ ئەوانە ئەو ئاسیبگەرە ئەو تەخریباتەی کە ئەم نوترۆفیلگەرە ئەنجامیەدەن لە پرۆسەی دەرمانە لە پرۆسەی مقاومەتە بێرنە خوارەوە. خۆیان فازەکەیان تاقیقاتەکەیان ناونیاوە خولاندن یا چرخاندنی سویچ وەکو سویچی ماشین کە حتممە من ئێژین کە ئەم سویچە چییە چونکە خاموش و ڕۆشنکردن کاری سویچ خاموش و ڕۆشنکردنە با بزانین ئەم سویچە کە ئەمان ئشارەی پێکەن مەبەستیان چییە. ئەم کەشفە تازە لە مانگی دەیمانگە تقریبا انتشار درا، یانێ هەرۆنە مانگێک بە چەند ڕۆژ کەم یازیە لە انتشاری ئەم راپۆرتیانە ئەو بزارێت کە لە مەجلەی پزیشکی تەجروبیە بووگە. خۆیان وتویانە تاقیقاتێک پێشتریش کراوە، یعنی یەکێک لە تاقیقاتەکان ساڵی 2019 بووگە کە چەند تیم بووگە، بەڵام گەورەترین تیم متخەسسگەر قەلب و عروق لە بەشی لە ئیسپانیا بووگن، تیمگەرێکی تر لە فەڕەنسا ئەمریکا ئەمانیشە بەشدار بووگن. ئەمان لە ساڵی 2019 هاتوون ئەجزای مولکولی ساعەتی نوترۆفیل، ئەوەی کە نوترۆفیل کە هەرو خڕۆکسپیگەر ئەو بەش لە خڕۆکسپیەکان ساعات مولکولیەکەیان یان ئەجزای مولکولیەکەی ئەم ساعاتیانە تەجزیە و تەحلیل کرد و ساڵی دوای ئەوە یانێ لە ساڵی 2020 تاقیقاتێکی زۆرتریان کرد ئەوە تاییدیەگەرێک کە نیشانیەدا ئەو مەواردەی کە ئەمان هەن بە شۆنیە و زۆرن. بابزانین ئەم ساعاتە چییەوە پێڵێن ساعاتی نوترۆفیل؟ ئەوەیە کە نوترۆفیل کە ئێمە وتمان
لە لەشە هەیە. کاتێککە ئیلتیهابێک ڕۆدا عفونەتێک تێت، ئەم نوترۆفیلە یا بڵێن ئەم سەعاتە سویچێکە، یعنی وەکو حاڵەتێکی سویچێکە مولوکولیە کە هدایەتێکات ڕۆشن و خاموشیەکە. ئەو ڕۆشن و خاموشکردنە چۆنە؟ یەکێکی ئەوەیە کە لە ناو لە ڕۆژە پرۆتئینێک هەیە کە خۆیان ناوە پرۆتئینیان ناوە بێ ماڵ یەک یا BMAL یەک. ئەمە نوعێک پرۆتئینە کە لەگەڵ ڕیتم شەوانە ڕۆژیە خۆی هەماهەنگە نوترۆفیلەکان لە ڕۆژە فعالەکە. پس سویچێک هەیە کە پرۆتئینە و نوترۆفیل ئەمانەی کە وتمان تەخریبیان هەیە لە ڕۆژە فعالیانەکە. دووم سویچ چییە؟ دووم سویچ گیرەندەز، یعنی حاڵەتێکی گیرەندەز، ئەو ناویە کە ناویانە CXCR4 ئەوە ناوێکە کە ئەو دانشمەند مولوکولیگەرە ناویان ناوە. ئەم گیرەندە چییە؟ ئەم گیرەندە کاتێکە فعالەوێ نوترۆفیلەکان نابەسێتەوە، کەمێ مەهاریانەکات. کەیگەریشە مەهار بێت لە شەوە، یانێ ئەم سویچە من سادەی بکەمەوە، یەکێکی ڕۆشنەوێت یعنی ڕۆژە پرۆتئینە. ئەم پرۆتئینە نوترۆفیلەکان لە ڕۆژە فعالتریانەکاتەوە، یعنی حاڵەتێکی تەهاجمیان پیادەوە. خاموشکردنەکە یا ئەوەی کە ئەو نوترۆفیلگەرە تێتە خوارەوە گیرەندەیەکە کە ئەو گیرەندە نوترۆفیلەکانە لە شەوە مەهارەکات. ئەگەر زۆر سادەتری کەینەوە ئەوەیە کە بەهۆی ئەم پرۆتئینە ئەو نوترۆفیلە چۆن پرۆتئینەکە لە ڕۆژە فعالترە، نوترۆفیلەکە فعالترە کاتەوە گیرەندەکە لە شەوە مەهاریەکات. ئەمە خولاسەیەکە ئەوەی بۆ ئەو هۆکارەسە کە ناویان ناوەتە سویچ، پرۆتئینێکە لە ڕۆژە فعالیەکات و گیرەندەیە کە بە شەوە مەهاریەکات، یعنی ئەو نوترۆفیلە. بۆ ئەم متاڵعە دیارە پەروەندەی نەخۆشگەرێکی زۆریان هاوردووە بەردەست ئەوانەی کە ئەزموونی سەکتەی دڵیان هەیە، ئەوەی کە خۆیان شاریان کردووە پەروەندەی سڵامەتی زۆرتر لە 2000 کەس یانە 2000 نەخۆش کە تووشی ئەنفارکتوس میوکارد یا هەرو جەڵدەی دڵ سەکتەی قەلبیە بووبن، ئەوانیانە بەڕێوەسی کردووە. دیارە نەوار قەلبەکەیشیان بەڕێوەسی کردووە. ئەو کەسانەی کە تووشی سەکتەی دڵ بووبن لە نەوار قەلبیە بەشێک هەیە لەو ئەنازە لەو مەوجگەرە تێت کە بە ST ئەناسرێت، حتا ئەو ئەنازیشیانەی گرێت تەجزیە و تەحلیل ئەمانیانە کردووە. متوەجی بووبن کە شدەت تەخریبەکە بە سەطح نوترۆفیلەکە بەڕێوەسیە، یانێ زەمانە. ئەو شتێکە ئەمان بەڕێوەسی بووبن زەمانە. ئەوەی لە تاقیقاتە هاتووە وتیان ئەو کەسانێک کە بەیانیان زانێ ئەو کاتێک کە بەیانیان مەزوریان ناوڕۆژە کە سەطحی نوترۆفیلەکان ها لە سەرەوە ئەگەر کە تووشی حمڵەی قەلبی بوون نسبەت بۆ کەسانەی کە ئەم تەجروبە یانە سەکتەی قەلبیەکە لە شەوە ڕوویانداوە ئاسیبە قەلبیەکە زۆرتر بووە. ئێمە وتمان کاتێک کە کەسێک تووشی سەکتەی قەلبیەوێ بەشێک لە دڵ لە کارەکە فێت وەکو حاڵەتێکی ئەوەی بەشیە ئەمرێت تێتر ئەو شدەت تەخریبی هەیە. ئەمان زانیویانە کە بەو ئەنازیگیریە ئەوانەی کە لە ناو ڕۆژە یا بەتایبەت لە بەیانیانە تووشی ئەو سەکتەی دڵە بووبن تەخریبەکە زۆرترە لەوەی کە لە شەوە ئەگەر تووش بوێتن. ئەم مەرحەلەی یەکە. مەرحەلەی دووەم یانێ مەرحەلەی یەکەکە ئەوە بەڕێوەسییان کردگە. مەرحەلەی دووەمەکە هاتوون کە سریک جانەوەر ئازمایشگایی یان هەرو مشکیانە هاوڕگە و ئازمایش و تاقیقاتی خۆیانیان لەسەر ئەو مشکەرە ئەنجامداوە. یەکێک لەو ئازمایشگەرە کە تەشابوهاتێکی بووگە چەندین جۆر چەندین ئازمایشگەر مختلف ئەوە بووگە کە ئەو حمڵەگەر قەلبی لە بەیانیانە یا ناو ڕۆژە لەو مشکەرە کە ڕووی داوە زۆرتر لەم ئولگوی ئینسانیە تەبعەتی کردووە. مەنزوریان ئەوەیە کە ئەو نوترۆفیلە لەسەرەوە بووگە، یعنی ئەو سەکتەی دڵە ئەمان بە مەوادێک کە ئەو سەکتیانە شکڵ داوە لەو جانەوەر ئازمایشگەر لەو حیوان ئازمایشگایگەرە متوەجی بووبن کە ئەو سەطح نوترۆفیلە ها لەسەرەوە. جات دوای ئەمە هەر لەسەر ئەو حیوانە ئازمایشگایگەرەمانە هاتن ئیسلاحاتیان ئەنجامداوە. ئیسلاحاتەکان نە لەسەر حیوانەکان کە لەسەر ئەو تەنزیمی هۆرمۆنەکانە یان ئەو تەنزیمی نوترۆفیلەکانە، یانێ لە ڕۆژە کەمیان کردووەتەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژە کەمی بکەنەوە
دیارە ئەبێت وا ئێڵقا بکرێ بە لەش کە ڕۆژ نییە و شەوە بۆ ئەوە کە وتمان لە شەوە تقریبەن مەهارە بێتەوە. ئەوەیە کە ئەمان وتیانە ئێمە گەرەکمان بوو ئەو سویچە کۆنتترۆل بکەین، یعنی سویچەکە ئەوەی کە وتمان بە ڕۆژە فعالە نوترۆفیلەکان تەهاجمیترن چونکە پرۆتوینی نەخشی هەیە، بە شەوە تقریبەن مەهارن کۆنتترۆل شدن بەهۆی ئەوە کە گیرندەیک فعالە بێن ئەمە دەستکاری بکەن بۆ ئەوەی کە هەدەفەکە چییە؟ بۆ ئەوەی کە ئەو تەخریبە ئەو ئاسیبە کە بە لەش واردەبێت کەمترۆ بێتەوە. ئەوەیە کە لە حاڵەتی نوترۆفیلەکانیانە لە حاڵەتی شەو چه ئەنازەیەکە بۆ ئەنازە داناوە کە لە ڕۆژی شەهر ئەنازە بێت بیانی ئەوەی کە ئەتانی بڵێن کە فەریبدانی تەبیعەت خۆشیان هەر ئیسلاحێکی واسە ئەگەر دروستی بێن یانە تەبیعەت یان فەریداوە ئەو نوترۆفیلکەرە وا بزانن کە شەوە کاتێکە بزانن شەوە ئەو گیرندەکان تەئسیری هەیە و مەهار ئەبن یانێ ئەو تەهاجمیانە ئەو ئەسەراتی تەخریبیانە کەمترە بێتەوە. بۆ ئەوەی کە بزانین ئەو سعادە چۆن شێونن ئەو فەریبە چۆمدەن دیارە لە تکنیگەر جۆرا و جۆر استفادیان کردگە مەسەڵەن لە سیگناڵێک استفادیان کردگە لە دەرمان استفادیان کردگە. من ئەگەر بە شێوەیەکی خولاسە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست هەرچەند خەریکین بە لەحظاتی ئاخری بەرنامەکەش نزیکە بینەوە من بە خولاسە بۆ ئەوەی کە بینەرانمان بێژن باشە چۆن ئەو فەریب سلولیە ئەدەن کە نوترۆفیل لە لەشە ڕۆژ و شەوی لێبشێگی ئەگەر ڕۆژە وا بزانیشەوە بەخاتر ئەوە کە ئەسەرات تەخریبی تەهاجمی ئەو ئەوارزەی کە تێرتە بانبێر نییە خوارەوە ئەمە سیگناڵێکی بووگەکە و سیگناڵیانە شناسایی کردووە سیگناڵەکەیان ئاڵگۆڕ بەسەر هاوردووە تەغیریان داوە دوای ئەوەیشە تەرکیبێکی دارویان دروست کردووە کە ئەو تەرکیبە دارویە وەکو عامڵی نوترۆفیل وەک جایگوزین نوترۆفیل عملی کردووە. ئەمە بووگە هۆکارێک یانە ئەو سیگناڵە ئەو دەرمانەی کە دروستیان کردەوە دەرمانەکە دیارە فرموڵە هۆی جارێ وەکو شەربەت قورس ئەمانە نەدراوەتە دەرەوە ئەو دەرمانە ئەو حاڵەتی تەهاجمی نوترۆفیلیانە هاوردووەتە خوارەوە. ئەگەر لە چەند خاڵە وەکو دوایین بەش ئەم تاقیقاتە ئەویش بە زمانێکی سادە و خولاسە بۆ بینەران کە بزانین ئەم تاقیقاتە چی بوو بۆچی کردیانوە ئەسەراتی چییە باشیەکەی چییە ئەتانین ئەوە بێژین. ئەمە وتیانە کە شەواهدێک لە بەردەستمانە بوو کە ئەوەی کە تەخریبی سلولی یا ئەو ئەسەرات تەخریبیە لە ڕۆژە زۆرترە یعنی سەکتە ئەگەر لە ڕۆژە ڕووی ئەدات ئەو ئەوارزە تەخریبیە ئەو مەرگ سلولیگەریە زۆرتر بوو لەوەی کە سەکتە لە شەوە ڕوودا. ئەمان وتیان کە هەدەفگیریمان کرد هەدەفگیریەکە لە شەوە ئاسانتر بوو منزوریانەوە بوو نوترۆفیلەکە کۆنتترۆل شدەست ئەتوانن تاقیقاتەکە لەسەری ئەنجام بن. ئەگەریش لە شەوە نوترۆفیل مەهار شدەست بەڵام ئەو قدرت خۆیە لە دەست نەداوە یعنی ئەو قدرت خۆیە کە قدرت و هێز خۆیە حفزەکات بۆ مقابلە لەگەر ئەو میکرۆبە ئەو عفونەتە یا هەر هۆکارێکە لە لەشە بێتە بەرەوە. یعنی منزوریان ئەوەسە نوترۆفیل لە هیچ کاتێکە حتا ڕۆژ و شەوی گۆڕن تەغیراتێک بدەن ئەو سەربازێکی ئامادەست بە خێرایی تێتە مەیان و وارد واکونشە بێت. دیارە ناو دەرمانێکیان بردووە بە ناو دەرمانگەری کە معموڵەن فرموڵین ناوێکی وایە نێوتیانە ئەو دەرمانگەریشە ئەسەراتیان مثبت بووگە بە تایبەت لەو مشکانەی کە وەریان گرتە بوو نسبەت بەوانەی تر یانە ئەم دەرمانگەریانە تەزریق یا هەر شێوەیەک بوو بەدایانە بۆ مشکان و تووشی سەکتەکە بووبن تەسیری بووگە کە تەخریبەکە ئاسار تەخریبەکان کەمتر بووگە. یەکێکتر لە متاڵعات ێژە متاڵعاتە پێشوو ئەوە بوو کە بە دوای ئەوە گەڕیان کە خونساکردن یا سڕکردنی ئەو نوترۆفیلگەرە بوو بەڵام ئەم تاقیقا هەدەفی ئەوە بووگە کە قدرت دفاعی نوترۆفیلەکانیش ڕابگیرێت و مەحفوظ نگا بهێنرێت. هەدەفێکی تریشیان ئەوە بووگە کە ئەو تواناییگەر نوترۆفیلە ئەو خڕۆکە سپیگەرە لە سوڕان یا ئەو گەردش خوێنە هەر مەحفوظ بمێنێت چۆن ئەگەر اتفاقی بکەفێ ئەم نوترۆفیلگەرە نتوانن وارد واکونش بن ئەو میکرۆبە یا هەر شتێکە خۆ ئەوینین کە ئەسەراتەکەی ئەو عوارزیە سەراترەوێت. بۆیە ئەمان هەر ئەوەیشانە لە نەزەرە بووگە کە
ئەو سرعەت و خێرایی و چۆنیەتی لە سوڕان خوێن و گەردش خوێنیە نێتە خوارەوە. دیارە یەک دوو هەدەفتریشیان بوو ئەوە بووگە کە تەوسیان کردووە حتممە پزیشکەکان بەتایبەت پزیشکانی دڵ ئەم تاقیقاتی کە کردویانە بیخوێننەوە. دووەمیشی ئەوەیە کە ئەمە سەرەتاییکە بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتووە یعنی لە ئایەندە بۆ نمونە دەرمانێک دروست کردێکە و کەسە بۆ نمونە کەسێک بەیانیان بیخوات ئەو دەرمانە ئەسەری لەوە بێت کە نوترۆفیلەکان کە هانە لەشا ئامادەن ئەگەر ئەحیانن ئەو کەسە تووشی سەکتەی دڵ بوو ئەو نوترۆفیلگەرەوە بزانن شەوە یعنی قدرەت تەخریبەکەیان کەمتر بێت. ئەمە یەکێک لەو هەدەفگەرەسە کە بتوانن دەرمانێکیش دروستکەن و دیارە هەموو ئەگەر جەمەوە بێتەوە لە سەکتەی دڵە هێشتا ڕێگەیەکی دوور و درێژ پێواوە لەو ڕێگەی دوور و درێژە ڕێگە و چارەگەرێکی زۆریش تاقی کراوەتەوە بەڵام لە تواو دنیا مەرگ و میر بە هۆی ئەوەی کە جەڵدەی دڵ یا ئەو سەکتەی دڵە ڕووی داوە هێشتا لە زۆرە. ئەمە تاقیقاتێک بوو کە واقعا تاقیقاتێکی جالب بوو کە لە سەر ساختمانگەر مولوکولی ئەویش لەسەر گلوگولگەر سپیە ئەنجامیاندا بوو کە لە ئایەندە بتوانن کەڵکی لێوەربگرن. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێژمان. زۆر سپاس کە تااقەتتان بوو تا ئاخری بەرنامەکە بینەری ئەم بەرنامە بوون. ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئاواتی هەمومان.